بەرنامەی ئەمڕۆ با سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان. 4 ساڵ تێپەڕدەبێ بەسەر یەکەم دانیشتنی خولی چوارەمی پەرلەمانی کوردستان لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆدا و لە 11 شەشی 2013 یەکەم دانیشتنی خولی چوارەمی پەرلەمانی کوردستان بەڕێوەچوو. لە خولی چوارەمدا پەرلەمانی کوردستان کۆمەڵێک ئاستەنگی بۆ دروستکرا و بۆی دەستبردنیشی بۆ کۆمەڵێک پرسیاسیار بۆ ماوەی 2 ساڵ پەخرا. با میوانداری بەڕێز سالار محمود ئەندامی پەرلەمانی کوردستان تاوتوی ئەم پرسە دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکەمان درێژە بەم پرسەدەی. خولی چوارەمی پەرلەمانی کوردستان کە ڕۆژی 6 تشرینی دووەم وادە یاسایی کۆتایی هات، خولێک بوو دوای نزیکەی 2 ساڵ لە کارکردنی بە بڕیارێکی حیزبی داخرا کەچی لە سەروبەندی ریفراندۆمدا جارێکی تر هەر بە بڕیاری حیزبی کرایەوە ئەجێندای ریفراندۆمی پێبەڕێکرا. ئەم خولی پەرلەمانی کوردستان خولێک بوو لە ڕاستیە هەم لە ڕووی تەشتیعەوە هەم لە ڕووی ڕقابیەوە و هەم لە ڕووی مەلەفی نەوت و داهاتەکانەوە خولێکی با بڵێن جیاواز بوو لەوەی کە کۆمەڵە کاری کرد کە پێناسەی خولەکەی خۆی بێ، هەر بۆیش سەرنجام نەچوە ژێرباری هیچ درێژکردنەوەیکی نایاسایی و نەچوە ژێرباری یاساشکێنی، هەر بۆیە داخرا. هێزێکی وەکو پارتی دموکراتی کوردستان کە بە درێژایی زۆری نەبووە و لەگەڵ یەکێتیاچیان ویستوەتیان پەڕانوە، بەڵام وای لێ هاو بایکۆتی جەلسەکان بکە و سەبەبی سەرەکیش لە مەسەلەی داخستنی پەرلەمان ئەو بابەتانە بوو. لەم ماوەکەمەدا کە خولی چوارەمی پەرلەمان کارا بوو، چەندین جار وەزیر و کار بەدەستەکانی بانگێش کرد و داوای ڕوونکردنەوەی لەسەر ئەو کەم و کورتیانە لێ دەکردن کە بەرۆکی هەوڵاتیانی گرتبوو. هەر لەو ماوەیەدا 750 پرسیاری پەرلەمانتاران ئاڕاستەی حکومەت و کار بەدەستان کراوە کە کەمتر لە نیوەی پرسیارەکان وەڵام دراونەتەوە. ئەم خولە سەرۆکایەتیەکەی بەدەست کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕانەوە بوو، ئەوە کاریگەری سەرەکی هەبوو، چکە دەستەی سەرۆکایەتی گرنگن بۆی کە چی دەخەنە بەرنامەی کار و چی دەکەنە ئەولەویەت و چۆن پرسیاری پەرلەمانتاران بۆ چاودێریکردنی حکومەت ئاراستەی حکوومەتەکەن. لە قۆناغەکانی ڕابردووە دەستەی سەرۆکایەتیەوەی خۆی نەیویست بێت نەیهێشتەوە بڕوە و لێپرسینەوە و چاودێری حکوومەت سەرۆکایەتی پێشووی پەرلەمان ڕێگر بووە لە خولەکانی ترا لە چاودێری، بەڵام ئەم خولە سەرۆکایەتی ڕۆڵی گەورەی هەبوو. زۆرێک لە پەرلەمانتاران باوەڕیان وایە هۆکاری پەخستنی پەرلەمان بۆ ئەوە دەگەڕێتەوە کە سەرۆکایەتی ئەم خولەی پەرلەمان بەدەست کۆمەڵ و گۆڕانەوە بووە بۆ پێی حیزبەکانی دەسەڵات دەیانزانی سەرۆکایەتی پەرلەمان لەم خولەدا ئەوەی لەژێر بەڕەبێت دەیخاتە سەر بەڕە و بەر بە گەندەڵی دەگرێت. ڕەمی ڕۆسمان کەناڵی ئاسمانی پێیام سلێمانی. دووبارە سڵاتان لەبێت بەڕێزان کاک سەرار بەخێر بێن. سوپاس ئامادەبوونتان. ئەگەر سەرەتا لەوە دەست بکەم ئەمڕۆ 4 ساڵ تێپەڕدەبێت بەسەر یەکەم دانیشتنی خولی چوارەمی پەرلەمانی کوردستان. خەڵکی کوردستان بۆ ماوەی 4 ساڵ دەنگیان بە ئێوەدا دوای 6 چ پێناسەیەکێ بۆ پەرلەمانی کوردستان؟ بەڵێ بێگومان سەقافە و یا ڕۆشنبیری پەرلەمانی لە کوردستاندا دوای 26 ساڵ لە حکومڕانی هێشتا لاوازە و من پێم وایە ئەم خولەی پەرلەمان هیچ دەستکەوتێکی بۆ خەڵکی کوردستان لە ڕووی بەرجەستەکراویەوە تێدا نەبوو. ئەوەش پەیوەست بوو بە ئەو دۆخە سیاسیە نەخوازراوە هەر لە کوردستاندا هەبوو. ئەم خولەی پەرلەمانی کوردستان خولێک بوو بەبێ ئۆپۆزیسیۆن. تەنها یەک کەسی تیاو ئۆپۆزیسیۆن بوو، ئەویش دکتۆر شوان قڵاتزەیی بوو، خوا خۆشی ویست بۆ خۆی بردیەوە. واتە لە ڕوویەکی تریشەوە 6 مانگ لە سەرەتای کاری پەرلەمانەوە پێک نەهات پەرلەمان، حکوومەت دواکەوت و 2 ساڵیش پەکی خرا و دەستی پێکردوێتەوە، ساڵێک ماوەی خۆی درێژ کردوێتەوە. پێم بڵێ دەستکەوتی ئەم خولەی پەرلەمان لەکوێ بوو؟ چی بۆ خەڵکی کوردستانی ئیزافە کرد؟ دەستکەوتەکانی خولەکانی چی؟ من ناچمە سەر خولەکانی تر، باسی ئەماکەم، ینی ئەوەندەش هین نەکەین بەشان و باڵی ئەم خولەیەدا هەڵ بدەین. لە ڕووی قانونیەوە پەرلەمانێک ئەگەر بودجەی تا مناقەشە نەکرێ هەر پەرلەمان نییە.
4 ساڵ ڕۆژ لەم خولەی پەرلەمانی کوردستاندا بوجە بۆ خەڵکی کوردستان تیادا پەسەند نەکرا بەڵام ئەو کارێکی خۆتان وەکو پەرلەمانتەرنیا و حکومەت هەم پەرلەمان بوو هەم حکوومەت بوو لەو لە سەرۆکایەتەکەی پێش ئەوەی ئێستا کارا بکرێتەوە و لەم خولەی پەرلەمانە سەرۆکایەتەکە فشارێکی نەبووە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان کە بوجە بێنێتە پەرلەمانی کوردستان ئەو بوجەی کە هەی بوو داهاتی فڕۆکەخانە بوو داهاتی خاڵە سنووریەکان بوو داهاتی نەوت بوو خۆ 5 حزب لە پەرلەمانی کورد لە ناو حکوومەتا بەشدار بوون وەزیری دارایی لە یەکێتی و پارتی نەبوون بوجە نەهاتە پەرلەمانی کوردستان بۆ ئێمە وای تێگەین کە ڕۆشنبیری کاری پەرلەمانی پێویستی بە خەباتێکی تەواو دژوارە تەواو هەمەلایەنە هەیە بۆیە ئێمە ناتوانین لە دوای ئەوەی کە ئێمە 4 ساڵ ئەمڕۆ تەواو بێ شانازی بکەین یان بە خەڵک بڵێن شتمان بۆ کردو نەخێر نەمان کردووە نەخێر بارمان بۆ خەڵکی کوردستان زیاتر کرد و بەشێک بووین لە ململانە سیاسیەکان و زۆر مەسەلە هەیە ناتوانانی بشن ناو تەفاسیلەوە بۆیە ئەتوانم بڵێم لەم خولەی پەرلەمانی کوردستاندا هیچ وەزیرێک نەهێنرایە ناو پەرلەمانی کوردستان بۆ لێپێچینەوە سەرۆک وەزیران نەهێنرایە ناو پەرلەمان بۆ لێپێچینەوە و زۆربەر ئیشەکان بە مجاملە بوو لەگەڵ حکوومەت چونکە خولێک بۆ ئۆپۆزیسیۆنی تیانە بوو لەبەر ئەوە بەڵێ ململانەی زۆر هەبوو لەسەر پرسی دەستور لەسەر پرسی یاسای سەرۆکایەتی هەرێم بەڵام کە پەرلەمان دەستی بەکار کرد خەڵکی کوردستان ئەبێ بپرسێ بۆچی سەرەتا دەستیان نەبرد بۆ پرسی دەستور سەرەتا دەستیان نەبرد بۆ پرسی یاسای سەرۆکایەتی هەرێم هەمومان باسەکەم جیهاتێک ناڵم هەمومان لەبەر ئەوە بەڵێ ئەم خولە ئیزافەیەکی ئەوتۆی نەبوو بۆ خزمەتکردن بە کۆمەڵانی خەڵکی کوردستان و ئەگەر قسەکەش لەسەر ئەو بێ بەراورد بێ بۆ خولی سێمی پەرلەمانی کوردستان و خولی چوارەمی پەرلەمانی کوردستان خولی سێم دەستکەوتی زۆر گەورەی تا بوو دەستکەوتی چی تیا بوون لەو خولێ ژیان گوزەران زیادکردنی موچە ئێستا دامەزرانەیە حەزەکەم بزانی بێموچەی پێنی و پەرلەمانتارانەوە نەخێر نا مەسەلە فشارە فشاری چی فشاری سەرۆکایەتی پەرلەمان فشاری فراکسیۆنەکان شاری ئەولایەنەکەیان کردووە بوون من ئەتوانرا بوجە بهێنرێتە پەرلەمانی کوردستان چۆن ئەتوانرا بەچی دەتوانرا بۆ چۆن بۆ ناتوانرێت فشار بەخستە سەر حکوومەت کە بەشێکی حکوومەت لەلایەنەکەداخستنەک کەواتە من باسی ساڵی یەکەمەکەم ساڵی دووەمەکەم کە نەکراوە بۆ نەکراوە ئەمە جێگەی پرسیارە و یەکێک لە ئیشە گرنگەکانی کاری پەرلەمانی مەسەلەی بوجەیە کە مادام بوجە نەهاتوۆتە پەرلەمانی کوردستان کەواتە نەخسێکی گەورە هەیە نەخسێکی گەورە هەیە و ئێمە ناتوانین خۆمانی لێبێبەریکەن کێ خۆی لێبێبەریەکە ئەوە مەسەلەی باشە بەس لە دوای شەشی کامڕۆ 4 ساڵ تێپەڕیوە ئێستا پەرلەمانی کوردستان لە ئێوە چ پێناسەیەکی کە مەسەلەن ئەمڕۆ 4 ساڵی تاو تێپەڕی و خولەکەش درێژ کراوەتەوە بەڵێ خۆی کەلتوری درێژکردنەوەی ماوەی پەرلەمان بەس لە کوردستان هەیە بەداخەوە لە هیچ پەرلەماناتێکی دنیا نییە و کەلتورێکی دژی دیموکراسیە ناقانون نییە دژی ئیرادەی خەڵکە و ئەمە مامجلال تێزێکی زۆر جوانی هەیە بۆ مەسلەی ئەوەی کە پەرلەمان نابێ ماوەی خۆی درێژکاتەوە خەڵک بۆ دەورەیەک دەنگی داوە بە پەرلەمانتارەکان و بۆ ئەوە لەوە زیاتر کی ئەڵێ خەڵک ڕازیە بۆ نوێنەرانە کە هەڵی بژێرێتەوە تۆ بۆ نمونە تۆ ئەتوانی 40 دقە ئەم بەرنامە بڕێوە بەری ناتوانانی بیکەی بە 6 دقە چونکە لە حەقی بەرنامەکانی ترە خۆی لە کەناڵەکەی خۆت بزەبت ئەم مەسلەی کات دیاریکردە بە پێی قانون لە پەی ڕەوی ناوخۆ هاتووە مەسلەیەکی ترە لەبەر ئەوە بەداخەوە لە خولی یەکەمی پەرلەمانی کوردستان 4 جار پەرلەمان ویلایەتی درێژکراوەتەوە 4 جار ساڵی 95 6 مانگ درێژکراوەتەوە ساڵی 96 3 مانگ جارێکیان ئەمجا ساڵێکیان اینجا بۆ 2 ساڵ بۆ 98 لە 98 بۆ 2000 ئەوەندە 2005 درێژ کراوەتەوە لە خولی دومی پەرلەمانی کوردستان ماوەی پەرلەمان درێژ کراوەتەوە ماوەی سەرۆکایەتی هەرێمیش 1-2 مانگێک درێژ کراوەتەوە خولی سێمی پەرلەمانی کوردستان لە بینی هەڵبژاردنەکە بۆی مانگونیوەک فراغ دروست نەبێ ماوەی پەرلەمان درێژ کراوەتەوە بۆ 2 مانگ سەرۆکی هەرێم 2 ساڵ درێژ کراوەتەوە لە خولی چوارەمی پەرلەمانیشە بەداخەوە ئەوە نەک 8 مانگ 1 ساڵ درێژ کراوەتەوە بەڕێز بە پەرلەمانێکی شەرعی دەزانی دوای 6 11 خزانی چۆنە مەسەلەکە کەلتورە کە هەڵبژاردنیش نەکراوە
و کۆمیسیۆن نەیتوانی هەڵبژاردن بکە کۆمیسیۆن نەیتوانیانەوە ئیتفاقی سیاسیە بوو کە حیزب لە ڕاستیە کۆمیسیۆنێکی حزبیە من دەنگم من یەکێکم لەو دوو کەسێک کە یاسای هەڵبژاردننی کۆمیسیۆنی هەڵبژاردنمان پێشکەش کردووە و بە شایدی هاوڕەکانم مەڵاکە کەس بووم دژی کۆمیسیاران بووم لەگەڵ وتەبێژی کۆمیسیۆن کردەوە و باسی لەوکە کە سەرۆکاتی جێگری سەرۆکی پەرلەمان سەرۆک پێیان وتون کە ئیتفاقی سیاسی هەیە مەسەلەی دواخستنی هەڵبژاردن پەیوەندی بەوە نییە کەواتە و دەبێژەکە دیارە کەسێکی سەربەخۆ نییە ئەگینا بە قسەی جێگری سەرۆکی پەرلەمانیان نەدەکرد ئەگەر کۆمیسیۆن سەربەخۆ بێ کێ لەناو کۆمیسیۆن چوونی هەر کەسێک بم بەبەستم ئەوەیە ئەو ئەعلانی کاکە و کۆمیسیۆنە سەربەخۆ نییە ئەگەر جێگری سەرۆکی پەرلەمان فشاری لێکردوون کە ئەبێ بۆ جۆرە بێ من نەزانم فشاریان لێکراوە من نەزانم لە ڕووی کەسایەتیەوە کۆمیسیارەکان خەڵکی دڵسۆزن دەیانوێ کۆمیسیۆن ئیشی خۆی بکە بەڵام لە ڕاستیدا هەر دۆخەکە بۆ جۆرە بوو کە هەڵبژاردن نەکرا من بەڵام ئیتفاقی سیاسی نەبوو کاک سەرلار بەڵێ اتفاقی سیاسی اتفاقی سیاسی هەبوو بەڵێ لەنێوان کێ یەکێتی پارتی ئەو لایەنانەی تر یەکگرت و لایەنەکانی تر اتفاقی بۆ کاڵبژاردن دوا بکرێت حتمان کاکی من خۆ کێ لە ناو پەرلەمانی کوردستان دەنگی داوە بۆ درێژکردنەوەی ماوەی پەرلەمان خۆت دەنگ پێ نەداوە جەنابەت من نەخێر درێژکردنەوەی ماوەی پەرلەمان ئەڵێ بۆ دوو خولی وەرزیە لە ساڵێکا دوو خول ئەنجامە درێ دوو خولی گرێدان واتە نەک بۆ 8 مانگ بۆ 12 مانگ بۆ ساڵێک پەرلەمان درێژ کراوەتەوە و ئەگەر بە هەندێک اعتیباری تر تەماشا بکەین کە ئەگەر بۆ نمونە ئەنجومەنی شورا بڕیاریدا سەرۆکی هەرێم بمێنێتەوە وانە تا هەڵبژاردننی داهاتوو بەم جۆرەش ئەگەر سەرۆکی هەرێم بماتەوە دەیتوانی بە پێی بڕیاری ئەنجومەنی شورا بەردەوام بۆیە لە کارەکەی چونکە ئەڵێ تا هەڵبژاردننی داهاتوو لەبەر ئەوە ئەم خولەش محکومە بە درێژکردنەوەی پەرلەمان و سەرۆکایەتی هەرێمیش خولی پێشوش محکومە خولی پێشووتریش محکومە لە خولی یەکەما سەرۆکاتی هەرێم نەبووە گینا هەر ئەوەشیان هەر درێژ زۆر بوو بە کەلتوری ئەم پەرلەمانتاران خۆیان بەشێک بوون لە کێشە لە ملوانی سیاسی ئەو خولە لە قوڵکردنەوەی کێشە سیاسیەکان زانی چۆنە مەسەلە بەراورد ناکرێت بە پەرلەمانتارەکان یان ئەوەی کە لە حکوومەتدا کەم تەرخەمی کردووە گەندەڵی کردووە و بەشێکە لە پرۆسەی ناشەفافی بەشێکە لە ڕێزنەگرتن لە ئیرادەی پەرلەمان و ئیرادەی خەڵک و ئیرادەی دیموکراسی و ئیرادەی قانون پەرلەمانتارەکان تا ئاستێکی باش هەوڵی بەڵامگەشم کە قەیران سیاسکە زیاتر پەیوەندی بە پەرلەمان و خوێندنەوەی دۆخەکە پەرلەمانیش بۆ بەشێک نەبوو لە پرۆسەیە کاکە پەرلەمان بەشێک نییە لە ئەزمەکان بەڵام سەرچاوی کێشەکان کەلتوری سیاسیە لە کوردستانە پەرلەمان نین بۆ پەرلەمانتار نییە بە شوێنەی بێماوەی خۆی درێژکاتەوە ئەوە حزبە سیاسیەکانن ڕازی نین بە هەڵبژاردن ئەوە نەبوونی سەروەری یاسایە کەوا بکە کۆمیسیۆن نەکەوێتە ژێرباری ئیرادەی حزبیەوە هەڵبژاردن لە کاتی خۆیدا بکرێ و پەرلەمانیش ماوەی زوو کۆتایی بێت لە کاتی خۆیان تەواو بێت بەڵە زۆر باشە بەس بۆ کێشە سیاسیەکان ئێستا بەڕێزوتت کە مەسەرەن پێ دوای هەڵە بوو کە پەرلەمان دەستی بۆ یاسای سەرۆکاتی برد لەم خولەکە پەرلەمانی هەڵە بوو کە درەنگ دەستی برد هەڵە بوو پەرلەمانی کوردستان کە درەنگتر دەستی برد بۆ مەسەلەی یاسای سەرۆکاتی نەدەخراگەر دەستی برد بە هەر بامان شێوە ئەگەر دابخرا زووتر دابخرا باشتر بوو چونکە ئەبوو زووتر پێش ئەوەی ئەو بگاتە ئەوەی ئێمە 24 ساعت چاوەڕێ بکەین 72 ساعت زووتر ئەم مەسەلەیەمان بۆ تاقیب بایەتەوە ئەو کێشەمان بۆ تاقیب بکاتەوە یان ئەو کاتە ئیتفاقمان لەسەر کرد یا ئەو کاتە چارەسەرێکی ترمان بۆ دۆزیەوە یان لە چوارچەوەی دەستورە حەلمانە کرد ئەگەر زووتریش دەست برایە بۆ مەسەلەی دەستور زۆر باشەوەی کە بەرە زووتت بۆ دوو خولکە دەکاتە دەمانگ تەمەنی پەرلەمان درێژکرا دوان زەمان بەڵێ بۆ دوان زەمان چونکە دوو خولی گرێدان درێژ کراوەتەوە بە پێی پەیڕەوی ناوخۆ بە مادە 5 ئەڵێ لە ساڵێکدا دوو خولی گرێدان ممارەسایەکە پەرلەمانی کوردستان واتە بە پێی پەیڕە و ساڵێک درێژ کراوەتەوە هەرچەندە هەندێکی تر وا تەفسیرەکان ئەڵێ دوو خولی گرێدان واتە دوو چوارمانگی بەڵام لە بینەکەیە دوو وەرزی تاعتیل هەیە دوو مانگی پشوو هەیە کەواتە ساڵێکی ڕێەکە تا چەند ئێستا تەمەنیم پەرلەمان بە دیارگە مانگی چەندە تا 6 11 2010 تا 6 11 2010 بەدەست بەکار دەبێت بەڵێ ئەمە لە یاساکەدا ئەمە دیاریکراویانەوە بۆ چوونی خۆتە ئەمە بۆ چوونێکی قانون نییە بۆ چوونی من نییە بە پێی پەیڕەوی ناوخۆ مادە 5 دوو خولی دوو وەرزی گرێدان دەکاتە ساڵێک نەوەی کە پێشتر مانگەوان نەبوو لە ساڵێکە دوو خولی گرێدان ممارەسایەکە پەرلەمان
و هەندێک تەفسیری شەیە ئێستاکە کاتی نییە چونکە سەرەتای دەست لەوانەیە درێژتریش بتوان تەفسیری بۆ بکەن چەند ماگێکی تریش درێژ بکرێتەوە لە 2016 تەفسیر هەڵەگرێ بەڵام کێسە لە یاسەکەدا بە بۆ چوون پێی قانون تا 6 2010 پەرلەمانە بەردەوام لەو مای دەتوانێت چی بکەن بۆ نمونە ئەو دۆسی پەرلەمان دەتوانێت چی بکات دەتوانێت کار بۆ هەڵبژاردنێکی پاک بکات بۆ مەسەلەی لیستی پاکردنەوەی تۆماری دەنگدەران خۆی لە ڕاستیە بێ پرسیارکەین پەرلەمان بۆ ماوەکەی درێژ کرایەوە هۆکار چی بوون ئایا هەر ئەوەیە کە تۆماری دەنگدەران پاک نییە ناتوانرێن هەڵبژاردنێکی پاک و بێگەرد ئەنجام بدرێت ئەگەر بێگومان ئەمە دیوێکێتی بەڵام لایەنەکانی کە بەشدارن لە پەرلەمانی کوردستانە ئەبێ لەسەر نەخش ڕێگایەک ڕێکەون ئێمە لە ماوەی ئەم ساڵەدا ئەبێت چی بکەین ئەبێت چی بکەین دەست بۆ چی یاسایەک بەرین ئایا هەر ئەتوانین بەم جۆرە لە ململانەیە کە عێراق دژمانە ئێران دژمانە تورکیا دژمانە دۆخێکی نەخوازراو لە کوردستاندا دروست بووە لە بەردەم هەرسێکی ڕاستەقینەی ئەزمموی حکومڕانی کوردستان داین ئایا ئێمە لەم ساڵەدا لە پەرلەمانی کوردستان ئەتوانین چی بکەین بەڕێی من لە ئێستادا ئیشکردن بۆ مەسلەی هەڵبژاردنێکی پاک و بێگەرد بۆ پاکردنەوەی تۆماری دەنگدەران لە نزیکترین وەختە داوا بکرێت لە کۆمیسیۆن خۆی ئامادە بکات لە 6 مانگی داهاتوو هەڵبژاردن بکرێت لە 6 مانگی داهاتوو بەدیدی من پێویستە هەڵبژاردن بکرێت چونکە دۆخی کوردستان دۆخی فەرمانبەرانی کوردستان مەسلەی موچە مەسلەی ململانێمان لەگەڵ بەغدا فشارەکان بۆ هەڵوەشاندنەوەی ئەنجامی ڕیفراندۆم ئەم حکوومەتە بەم جۆرە تا ساڵێک بڕناکە بۆ چوونی شخصی خۆمە و پێم وایە ئەبێ دڵسۆزی بۆ هەموو لایەک ئەوەیە بۆ پرۆسی سیاسی ئەوەیە ئیرادە بدرێتەوە دەست جارێکی تر خەڵکی کوردستان لەسەر بنەمایەکی نەزیه و بێگەرد هەڵبژاردنێکی تازە بکرێت واتە لە سبەینەوە کە ساڵێک تێپەڕە بێ بەسەر کۆتایی کە 4 ساڵ تێپەڕە بێ بەسەر پەرلەمانە کۆمسیۆن ڕابسپێری لە ماوەی 3 مانگە تۆماری دەنگدەران میکانیزمەکانی هەڵبژاردنێکی پاک و بێگەرد ئامادە بکە و دوای ئەوەش چەند مانگێک 2 مانگ بۆ 3 مانگ ئامادە بکرێت بۆی هەڵبژاردننی تیا بکرێت بە چاودێری نەتەوە یەکگرتوەکان و کۆمەلگای نێودەوڵەتی و ئەگەر هەڵبژاردنێکی نەزیه و پوخت دەبێت لە ڕاستیە هیچ معادلەیەکی سیاسی لە کوردستاندا نایەتەکایەوە لەبەر ئەوە پێویستە یەکەم کاری پەرلەمانی کوردستان فشار خستنە سەر هەیئەی کۆمسیاران و کۆمسیۆنی هەڵبژاردن بێت لە زووترین کاتە تۆماری دەنگدەران پاکەنەوە چاودێری بکەن پەرلەمان خۆی چاودێری بکە لە ڕێگەی وەزارەتی بازرگانیەوە لە ڕێگەی وەزارەتی تەندروستیەوە ناوی دووبارە ناوی مردوو هەموو ئەو ناوە وەهمیانە ئەو قائیمە دروست کراوانە کە هەن دروست کراون خەڵکی ئاوارەیە خەڵکێکی تر لە بەشێکی تری کوردستانەوە هاتەوە لیستیان بۆ دروست کراوە لیستی متەفەڕیقەیە تاکە کەسیە دروست کراوە هەموو ئەوانە چەیک بکرێت کۆتایی پێ بهێندرێ لەبەر ئەوە بەدیدی من ئەم بەم جۆرە ئەتوانین تۆزێک لە نەزاهەتی هەڵبژاردن دەستە بەرکەین و پەرلەمان دەفعی پرۆسەی سیاسی بکات بۆ هەڵبژاردن ئەمە یەک دوو هەر لە ئێستەوە مەسەلەی بڕیاری پاشەکەوتی موچە هەڵبۆشێنرێتەوە هەر چۆنێک ئەگەر موچە نادەن یان دەیدەن بە هەر جۆرێکە بڕیارێکی مجحف بووە بە حەقی فەرمانبەرانی کوردستان و موچەخۆران هەڵبۆشێنرێتەوە هەر لە ئێستەوە دەبێت لە سبەینەوە پەرلەمانی کوردستان کە من لای خۆمەوە پرۆژەیەکم ئامادە کردووە بۆ هەڵوەشانەوەی هەموو ئەو باج و ڕسوماتانەی کە لە ماوەکانی ڕابردووە خراوەتە سەر هاوڵاتیانی کوردستان دەبێت لە پەرلەمانی کوردستان هەموو ئەو بڕیارانەی حکوومەت هەڵبۆشێتەوە کە قورسایی دارایی و مالی خسۆتە سەر خەڵکی کوردستان و هیچی لە ژیانی خەڵک نەگۆڕی لە موچە لە گوزەران و ئەوە کە ئێمە بۆ ئەوەمان بوو ئەگەر ڕسومات زیادەکەی لە 180 لە 170 لە مەسلەی هێنان و بردننی ئۆتۆمبیل لە مەسلەی خانوبەرە لە مەسلەی عقارات لە مەسلەی گومرکەکانی کە لە دەرەوە دێ هەموو ئەوانەی کە ئێستا ئەو گومرکە زۆرانەی کرایەتە سەر تاجر و بازرگان و کاڵاهێنەرەکانی کوردستان ئەگەر داهاتەکە بێ داهاتەکە بۆ بەغداڕەوە تۆ تازە تۆ حکوومەتێک تێ سازشی لەسەر هەموو شتێکت داهاتی نەوت داهاتی فڕۆکەخانە و داهاتە سنوورەکان و داهاتی نەوت و هەر ئەمڕۆ سەرۆکی حکوومەت بۆ جۆرە ڕایگان کە ئامادەن هەموو دۆسیەی نەوت هەموو دۆسیەی نەوت ئەخ تەنها داهاتی نەوت نییە هەموو دۆسیەی نەوت تەسلیمی بەغدا بکەنەوە بەس موچەمان بدەنێ یعنی بزانە ئەم پاشەکشەیە چییە ئێمە حکوومەتی هەرێمی کوردستان بە خەڵکی کوردستانی کردووە لەبەر ئەوە ئێمە دەبێت کۆمەڵێک مەسلەی تر ئەوەیە پەرلەمان چاودێری کاروباری حکوومەت بکە بەڵام دەتوانێت ئێمە بکە ئەو پەرلەمان لەسەر چاودێری ئەوانە پەکرە خۆ داگاداری بڕوا بکە بەڵێ ئەتوانێت
بەڵێ پەرلەمانتاران ئەگەر یەک و یەکگرتوو بنەوە بتوان ئەدای کاری خۆیان بکەن ئەتوانن شتێک چکەمە ئەزمونمان هەیە هەر کەیسێکی هاوڵاتیەک دێتە بەردەستت تەلەفۆن بۆ وەزیرەکەیەکەی تەلەفۆن بۆ بەدەستەکەیەکەی یان بە دواتەچن بۆ کاروبارەکەیەکەی بەرچاوڕوونیت بۆ دروستە بێ و تێگەیشتن لە کێشەی خەڵک بۆ دروستە بێ هەریش نەبێ بەشێک لە ڕووی معنەویەوە بەشێک لە کێشەی خەڵک لە ئەستۆ ئەگری کە هاوکێشەی لەگەڵی هاوخەمی لەگەڵی و نوێنەرایەتێکی ڕاستەقیناکە لەگەڵی بەڵام مەسلەی چاودێری و بە دوواداچوور مەسلەیەکی گرنگەوە بەدیدی من دەتوانرێ ئەو کارانە بکرێەوە لە ئێستاشدا دەبێ پەرلەمانی کوردستان یەک مەسلەی گرنگێک لا بکاتەوە ئەوش ئەوەیە حکوومەت شکستی هێناوانە لە ئیدارە و بەڕێوە بردن لە پەیوەندیەکانی لەگەڵ بەغدا بەڵام ناکرێت ئەوانەی وایان بەم خەڵکە بەسەرهێنا ڕوبەڕووی سزا بنەوە ئایا لەم هەرێمی کوردستانە ئەو هەموو ناشەفافی و بەهەدەردان و نەعەدالەتی هەیە ئەبێ بەرپرسی گەندەڵ نەبێ ئایا ئەوانەی دۆسیەکان یان لە دیوانی چاودێری داراییە کاتی ئەوە نییە هەموو لایەکمان خۆمانی لێتە بەڕاکەین و ڕوبەڕووی دادگا بکرێنەوە کە بە سەدان دۆسیە هەیە دەبا ئەمە بێتە دەرسێک لە ئێرەوە قۆناغێکی تازە لە حکومڕانی دەست پێ بکە خەڵکی تر نەتوانێت دەست بۆ سامانی گشتی بەرێ دەست بۆ ماڵی گشتی بەرێ ناتوانرێەوە بکرێ با بەدڵنیا ئەکرێ ئێمە لە پەرلەمانی کوردستان ئیرادەیەک دروستکەین بۆ ئەوە بەڵام ئیرادێت تا ئێستا دروست نەبووە نەبووە بەداخەوە نەبووە بەڵام ڕەنگە لە سەرۆکاتی پەرلەمانیش ڕێگە بەم ئیرادەی بەڕێز دەڵێ باسی دەکەی نەدات کام سەرۆکە ئەم سەرۆکاتی ئێستا من هیوادارم سبەینێ دکتۆر یوسف بگەڕێتەوە کە هیچ ڕێگریەک لە بەردەمیدا نەماوە یانەوە تا ئیستقالە بکە یان بگەڕێتەوە ئەوە 4 ساڵ تێپەڕ ڕێگری لە بەردەمیدا نەماوە هەندێک لە ڕۆژنامەکان باسییان لەو کرد کە نیشتیوان بارزانانی تەکلیفی کردو کە نەگەرێتەوە بۆی بارودۆخی هەولێر و ئەو دۆخی کە ڕوویدا لە دانیشتەکەی پەرلەمان لە من وای نبینم مادام جێگەی سەرۆکی پەرلەمان پڕ نەکراوەتەوە مادام فراکسیۆنی گۆڕاند گەڕاوەتەوە مادام پەرلەمان دانیشتەکانی خۆی دەکات و هیچ ڕێگریەک لە بەردەم سەرۆکی پەرلەمانی کوردستان لە ئێستا نییە بگەڕێتەوە یان ئەوە تا بگەڕێتەوە بۆی هەمومان هاوکاری بن بە شخصی خۆم پێم وتوە ئەو پەڕی هاوکارتە بین ئەو پەڕی هاوکارتە بین بۆ سەرکەوتنی کاری پەرلەمانی لەو ماوەی کەماوە ئەگەرنا لە ڕاستیا ئەبێ ئەم مەسەلە بە معلەقی نەمێنێتەوە بەڵە زۆر باشە بەس ئەوی کە بەرەز وتت یەکێک لە کارە لە پێشنەکانی دەبێت کارکردن بێ بۆ هەڵبژاردنێکی پاک و بە چاودێری نێتەوە یەکگرتووەکان بەڵام ئێستا هیچ ئاماژەیەکەیە بۆی کە بتوان هاتوویکی نزیکدا بۆ منە مەوعیدی هەڵبژاردننی دا دیاری بکەن لە هەستا خواستن نیە دوای درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان کۆمیسیۆن وابزان پێویستی بە 3 مانگە هەر لایەکیش مماتەڵە بکە با 3 مانگ مماتەڵە بتوانێت مماتەڵە بکە با لە 6 مانگی داهاتوە ئێمە هەڵبژاردن بکەین لە هەر کوێی دنیادا قەیرانێکی ئاوە ئەزمەیەکی ئاوە چەرمەسەرێکی ئاوە بۆ خەڵکی کوردستان دروستە بێ لە ڕاستیا هەموو لایەک پەنا بۆ هەڵبژاردننی پێشوەختەدا ئێمە دەبێت کۆتایی بە کەلتوری درێژکردنەوەی ماوەی پەرلەمان بێنین و ئێستاشدا ئەم درێژکردنەوە نەهێڵین بگاتە ئەوەی 3 مانگ بۆ 6 مانگ بێ هەڵبژاردن بکرێت کۆمیسیۆن چەندی پێویستە تۆ جەنابەت باگی کۆمیسیۆن بکە 6 مانگ کۆمیسیۆران بکە مقابلەیان لەگەڵ بکە چەندیان پێویستە سەرۆکی پەرلەمان بانکە دوای ئەوە بۆی بزان ئێوە لەو ماوەی پەرلەمان ئەتوانێت ئلزامی کۆمیسیۆن و لایەنەکان بکە بۆی هەڵبژارد بکەین ڕوبەڕوو ببنەوە ئەم لایەنانە لەبەر ئەوە من ڕەئم وایە ئەبێ لە ماوەی 6 مانگدا زۆرتر تێنەپەڕێ ئامادەکاری بکرێەوە هەڵبژاردن بکرێت دۆخەکە هەرچیەک بێ ئەوەندەی بۆغزعی بەغا خراپ نابێت کاکەوە مووسڵ کەلاوەیە بەشداریەکە لە ئینتیخابات وەزعی کەرکووک بەو جۆرەیە بۆ ئینتیخاباتی بەغدا بەشداریەکەن 6 مانگی تر و ئەنبار بەو جۆرەیە بەشداریەکەن سەلاحەدین بەو جۆرەیە بەشداریەکەن دیالە بەو جۆرەیە کە هەم شەڕی گەورەی تیان ڕوویداوە خۆ لە هەولێر و سلێمانی دووهۆ خوانەخواستن شەڕ ڕووی نەداوە و بە دڵنیاییەوە پێتان ئەڵێم ئەم دۆخە بەم جۆرە بەردەوام بێ هەڵبژاردن نەکرێ گۆڕانکاری لە پۆستەکاندا نەکرێ دوور نییە ئەم ململانی ئەقلیمی کە ئێستا هەیە شەڕ بێنەتە هەرێمی کوردستان تۆ نازانی چی بەریەکەوتنێکی ئەقلیمی هەیە دوێنێ سەرۆکوەزیرانی لوبنان وڵاتەکەی بەجێ هێشتووە لە ترسی هەیمەنەی ئێران هاتۆ لە سعودیە استیقالەی کردووە و ئێران هەیمەنەیەکی زۆری بەنێ و کۆمەڵێ وڵاتانی ناوچەکەیان کردووە دۆخی هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا خۆت دەیزانی و بە چ فشارێک پشتیوانیەکانی کوردیان سارد کردەوە لەوەی کە ئێمە
دۆخێکی زۆر جیاوازمان لەوەی ئەمڕۆ هەیە هەمان بوو بەڵام هەموو ئەمانە وا ئەکەن ئێمە بێ پەلە بکەین لە چارەسەرکردنی ناوبڕێکمانە دوای ناوبڕەکە سەرەکەی چۆن ئەم دۆخە تێدا پەڕێن لە دۆخی ئێستا هەرێمی کوردستان ناوبڕێکمانە دوای تەگەرم بۆ لای بەڕێز بەڵە بینێرانی بەڕێز ناوبڕێک کورتتو دەگەڕێن وڵات. بەرنامەی ئەمڕۆ با سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئەڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کەو هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە. نوێترین ئۆفەر لە کۆمپانیای ئەسێەوە ئێستا مۆبایلی زیرەکی ئەسێ Q5S 4G LTE کە بە فینگر پرینت کار دەکات بە قستی مانگانەی تەنها 59,000 پێشەکی و مانگی تەنها 14,000 دینار. نوێترین مۆبایلی زیرەک و پێشکەوت و بە نزمترین نرخ بۆ تۆی خۆشەویست ئەسێ Q5S 4G LTE. سنتەری گوڵهنگ بۆ جادەرمانی سروشتی بۆ لە شولارێکی ڕێک و تەندروست هەڵدەستێت بە دابینکردنی کۆمەڵێت چای جادەرمان لەوانە چاینانە بە سوودە بۆڕی خۆڵە و گەدە و نەهێشتنی غازات مێشک و سووری خوێن چالاک دەکات لە دڵتێک هەڵچوون دەتپارێزێت بە تایبەت بۆ ئافرەتانی دووجان چای زەنجەفیل و لیمۆ هەنجوین بەرگری لەش بەهێز دەکات و بە سوودە بۆ هەڵامان شەشی لەشکەم دەکات و لاشت پاک دەکاتەوە لە مادەی ژەهراوی بە سوودە بە ئەوکردنی قوڕگ و فرێدانی بەڵغەم چای سەوزی جینگۆ کۆلسترۆل دادەبەزێنێ بە سوودە بۆ دابەزانی پەستانی خوێن و ڕێگرە لە زەهایمان چای جیسینگ بە چای دژە پیری ناسراوە توانای سێکسیت بەهێز دەکات و چالاک بەشی جگەر و دڵ و مێشک و گورچی لەیە چای گوڵە حاجیلە دژی هەوکردن و گرژبوونی ماسوولکەیە تادا دەبەزێنێت و ئازار کەم دەکاتەوە هەروەها بە سوودە بۆ ئازاری سووری مانگانە. کۆمپانیای دنیا دیکۆر کۆمپانیای دنیا دیکۆر ئامادەیە بۆ دانانی دیکۆراتی ماڵ و شوێنە گشتی و حکومیەکان. کۆمپانیای دنیا دیکۆر هەڵدەستێت بە دروستکردن و دانانی کەوانتەر و ژووری نووسن و ئۆفیسی گەشت و گوزار و جبسم بۆردی مەغریبی و کاغەزی دیواری ئیتاڵی و تەختەی ئەرزی تورکی و ئەڵمانی و جیاکردنەوەی هۆڵ بە SDF و MDF و داری سروشتی. کۆمپانیای دنیا دیکۆر دنیایەک بۆ دیکۆراتەکانتان. ناونیشان سلێمانی فەرعی یەکەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر پارکی مەلیک مەحموود. فەرعی دووەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر سۆپەرمارکێتی ئاڵتون. فەرعی سێیەم ناوچەی پیشەسازی یەک بەرامبەر تاقیگەی بیناسازی. کۆمپانیای دنیا دیکۆر. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان کە سەرای گەورم لای بەڕێزت پێشتر باست لەوە کرد کە ئەوانەی کە ئیدارەی حکوومەتیان داوە ناتوان بەرداوام بن بەڵام ئێستاوان هەر بەرداوامن و باس لە گۆڕانکاریش دەکەن پێ دوای گۆڕانکاریان پێ ناکرێ ئیدارەی ئێستا کە حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێوە دەبات خۆی مۆدێلی سیاسی و حزبی لە کوردستانە فەشەلی هێنا ئەوەی کە لە ڕابردووە بوو دوا پەیامی وەزارەتی دەرەوەی ئەمریکا کە دوا دەرفەتی داوەتە نێچیروان بارزانی و خوبا تاڵەبانی کە ئەوان ئیدارەی مفاوەزات دەن لەگەڵ بەغدا واتە ئەم مۆدێلی مەکتەب سیاسی و حزبیەی کە ئەبوون بۆ وەفد بۆ وڵاتان و بۆ بەغدا ئەمە ئیتر کۆتایی پێبێ. ئەمە یەک. دوو بە شێوە گشتەکەی ئەم حکوومەتەش حکوومەتێکی کشت خواردووە. حکوومەتێکە فەشەلی هێنا لەو پەیام و بەڵێنانەی بە خەڵکی کوردستانیدا. ئەگەر دۆخێکی نەخوازراو نەبێ ئەم حکوومەتە شایستەی ئەوەیە متمانەی لێوە بگیرێتەوە و من ڕەم وایە حکوومەت لە ئەسڵ حکوومەتێکی کاتی ئەم حکوومەتە داوای لێبوردن لە خەڵکی کوردستان بکە و حکوومەتێکی کاتی دروست ببێ تا ئەو کاتەی ئێمە ئەگەینە هەڵبژاردن و 6 مانگ زیاتریش تێپەڕ ناکە. بەڵام لە ئێستاشدا ئەم حکوومەتە کەماوەتەوە بەلای کەمەوە ئەو دوو کەسێک کە قیادەی ئەم حکوومەتەکەن باشتر وایە زۆربەی وەزیرەکانیان بگۆڕن و بە تایبەتی ئەو وەزیرانەی کە وەجهێکی
خراپیان پیشانداوە لە حکومڕانی لە سەروی هەمویانەوە کەسێک بەناوی ئاشتی هەورامیە کە مەلەفی نەوت دۆسیەی نەوت عەقدەکانی نەوت مامەڵە لەگەڵ بەغدا ڕێکەوتن لەگەڵ بەغدا یەکێک بوو لە گرێک کوێرەکان هەموو ئەوریاری سەرۆکی حکوومەت و جێگیری سەرۆک حکوومەت کە خوان سەرۆکی ئەنجومەنی نێوت و غاز ئەوان بە بڕیاریەوە نەجوڵاونەتەوە بە دڵنیاییەوە مەسئولیەتی گەورە ئەوان تەحمولیەکەن بەڵام من باسی گۆڕانکاریە 100%ەکەم گۆڕانکاریەکی 100% کە ئێستا ناکرێت نیوە لە 100 بکرێ بەشێک لەو کاربەدەستانە هەندێک خەڵکێکن کە لە خواری وەزارەتەکانیش یعنی لە مەفسەلی گرنگی بەڕێوەبردندان بە دۆسیە و بە مەلەف مەسەلەی بەهەدەردانی سامانی گشتیان لەسەر ساغە بێتەوە ئەگەر دیوانی چاودێری دارایی کارەکانی خۆی بەڕێز دەڵی با گۆڕانکاری بکرێوە لە بۆ لانی کەم وەزیرەکان بگۆترێن بەس تۆ پێ دوای خەرە لە هەڕەمی دەسەڵات و سەرۆکایەتی حکوومەتە کە بگۆردیان بۆنە وەزیرەکان بۆنە بەرز باسی وەزیری سامانە سوچەکان ئێستا بێ وەزارەتانە کەم بکرێنەوە وەزارەتەکان بە نیوە کەم بکرێتەوە و وەزارەتە کۆمەڵە وەزارەتێک بمێنێتەوە تەنها وەزارەتی خەدەمی بن پەروەردە تەندروستی ئەو وەزارەتانی کە پەیوەندی بە ژیانی ڕۆژانەی خەڵکەوە هەیە و ئەم حکوومەتە ئەگەر حکوومەتی بە عینوان کاربڕێکەر نییە بە ناونیشان بەڵام ممارەسەی حکوومەتێکی کاربڕێکەر بکە تا ئەم ساڵی کە هەڵبژارد نەکرێ و لە ئەساسیشە ئێمە بیرمان نەچێت لە کوردستاندا ئەم مۆدێلە سیاسیە مۆدلێکی تەواو و ناشرینی لە مێژوی خۆیان تۆمار کرد یعنی کەوای لێها لە کوردستاندا سیاسیەکانی کوردستان من هیوادارم ڕام نەکێشی بۆ بە شەخسە نەکردن و بۆ فلان حزبی معەن بە شێوەیەکی گشتی سیاستکردن بەشێکی لای سەرکردەکانی کورد بوو بە بازرگانی کردن بازرگانی بەچی؟ بازرگانی کردن سیاست وەکو پیشەی بازرگانی کردن نەک پیشەیەکی ئەخلاقی بۆ خزمەتکردن و بەڕێوەبردن و بۆ خۆ دەوڵەمەندکردن و سیاست لای بەشێک لە سەرکردەکانی ئێمە بوو بە وێزگەی دابڕان لە کۆمەڵانی خەڵکی کوردستان وێزگەی جیاکاری لەگەڵ کۆمەلگایە ئەوان لە فەلەکێکی تر و خەڵکی لە فەلەکێکی تر ئەوان لە جەیەکی تر و خەڵکیش لە دۆڵێکی تر بۆیە ئەمە لە ڕووی زانستیەوە هیچ ئەخلاقیاتێکی سیاستکردنی تیانەمابەوە و تیانەماوەتەوە بۆیە لەسەر ئاستی سەرکردایەتی کووردا پێویستمان بە گۆڕانکاریەکی گەورە هەیە سەرکردایەتی حزبەکان بە تایبەتی بۆ ئەوەی سیاست وەکو میهنە و میهنەیەک کە پەیوەست بێ بە خزمەتکردنی مرۆڤ و کۆمەلگا بۆ جۆرە ممارەسە بکرێت نەک بێتە پیشەی خۆ دەوڵەمەندکردن پیشەی پیلاندانان بۆ پرسە نیشتیمانی و نەتەوەیەکان کە بەشێکی لە کوردستاندا لە ڕاستیدا بەداخەوە بۆ جۆرە ممارەسەکرا بەس وەڵامی پرسیاری پێشتر نەدامەوە سەبارەت بە گۆڕانکاری پێویستە لە هەڕەمی سەرەوە بکرێن لە وەزیرەکان کامیان دەتوانێت بۆ نمونە دۆخی کوردستان باش بکات یاخود دەی هەمووی بەیەکەوە بۆ نمونە گۆڕانکاری لە ڕاستیان من ڕێی شخصی خۆمە بوو من ڕەما بوو ئەم حکوومەتە دەبێ بڕوە و حکوومەتێکی کاتی دروست بێ مەفهومە قسەکەی بن بەڵام کاتێک کە وەزارەتی دەرەوەی ئەمریکا متمانە دەدا بە دوو کەسایەتی لە حکوومەت لە جیاتی هەرێمی کوردستان بکەونە گفتوگۆ لەگەڵ بەغدا و ئیدارەی هەرێمی کوردستان بدەن کە ئەمە تەجاوزکردنی دوای کاک مەسعودیشە لە ڕاستیە بۆیە ئەوەی ئیمکان بێ ئێستا من پەیامم بۆ سەرۆکی حکوومەت و جێگری سەرۆکی حکوومەت هەیە کە هاوکاری پەرلەمان بن بۆ ئەی پەرلەمان هاوکاریان بێ لەوەی کە ئەم حکوومەتە تەرشیخ بکرێتەوە بەشێک لەو کەسایەتیانی کە بارن بەسەر حکومڕانی و ئەم مۆدێل لە حکومڕانی و لە ناو حکوومەتدان دەستەکار کێشانەوەیان پێ بکرێ بۆی حکوومەت بتوانێت دەستکراوە بێت لە کۆمەڵی خزمەت گوزاری زۆر باش ئێستاوی کە بەرەزوت ئێستا ئەو متمانەی دراوە بە سەرۆکی حکوومەت و جێگرەکەی بۆن بۆ قۆناغی داهات و ئەوان لە ئاسیەوەدان کە بتوانن کێشەکان چارەسەر بکەن ئەوەی کە لە ڕابرد و نیان توانێت کێشەکان چارەسەر من وەڵامی ئەوەم دایتەوە ئەوەی پێوەستە بە عقلی بەڕێوەبردن لە کوردستاندا هێشتاکە بە عقلی خێڵ ئیدارەی هەرێمی کوردستانە درێ و بە عقلی خێڵ ئیدارەی حزب لە کوردستانە درێ و لەسەر عقلێکی نیشتیمانی و عقلێک پەیوەست بێ بە ژیان و گوزەرانی خەڵکەوە ئیدارە نادرێ ئەم پەیامەشم بۆ ئەوەیە کە ئێمە لە ڕووی بیرکردنەوەی سیاسیەوە پێویستمان بە نیشتیمانیکردنی پرۆسی سیاسی هەیە و بۆ ئەوەی هیچ کەسێک کوردستان هیچ خێڵێک
کوردستان بە مڵکی خۆی نەزانێ بە مڵکی خێزانی خۆی نەزانێ کوردستان مڵکی نەوەکانی داهاتوو و ئەو هەموو قوربانیانەیە کە سەدان ساڵە دەدرێت بۆ ئەوەی کوردستان سەربەخۆ و ئازاد بێ بە لەو ڕۆ ئەو هەموو تەعەنودانە بوو کە هەرێمی کوردستانی گەیان بەم بارودۆخە کاتێک کە تۆ ڕاوێژ بە خەڵکی کوردستان ناکەی کاتێ ڕاوێژ بە مەرجعیەتی سیاسی و یاسایی خەڵکی کوردستان ناکەی کە ئیرادەکەی لە پەرلەمانی کوردستاندا کۆبووتەوە دەی ڕاوێژ بە جێگارنەر و خەلیلزاد و کۆشنەر و کێو ئەواناکەی کە جگە لە بازرگانێکی سیاسی هیچ نەبوون و هیچ دەستکەوتێکیشان نەبوو بەو جۆرە هەرێمی کوردستان ڕوبەڕووی کارەساتەکەنەوە کە لە پرسی ڕیفراندۆم و لە پرسەکانی تردا کە ئێمە بگەین بە دەوڵەتی کوردستان کوان دۆستە نێودەوڵەتیەکانمان کوان ناوەندە نێودەوڵەتیەکان پشتیوانمان بوون کوان وەسیتەکان ئەمسالی خەلیلزاد و جێگارنەر بوون کە ئەمانە دەرکەوت جکە لە بازرگانی نەوت و بازرگانی خۆ دەوڵەمەندکردن لەسەر حسابی قەزەیەکی گەورەی نیشتیمانی و نەتەوەی کە 100 ساڵە خوێنی لێ ئەچۆڕێ دەلەسیاتی ئەوانە ڕاوێشتان بە دۆستە ڕاستەقینەکان بکردایە لە ئێستاشدا ئەوەی پەیوەستە بە بەغداوە من زۆر نیگەرانم سەرۆکی حکوومەت بە زمانێکی لاواز مخاتەبەی بەغدا ئەکا کە ئێمە هەموو دۆسیەی نەوت تەسلیمی بەغداکەین سنوورەکان تەسلیمی بەغداکەین فڕۆکەخانەکان تەسلیمی بەغداکەن بەس بکەوینە گفتوگۆ بۆ ئەوی بودجەی حەفدە نا ئەم زمانە نابێت زمانێکی تری لە بەردەم مەبەستم ئەوەیە زمانی کورد وە زمانی خەڵکی کوردستان نابێت زمانی پاڕانەوە بێ زمانی پاڕانەوە بۆ ئەمڕۆ بەڵێ جۆرەکە لە زمانی پاڕانەوە بە بەراورد بە گوتارەکانی پار بە بەراورد بە گوتارەکانی پێرار بەراورد بە هەڵسوکەوتەکانی پێش ڕیفراندۆم بەڵێ زمانێکی تەواو لاواز و زمانێکی پڕپاڕانەوەیە لە کاتێکە حەشدی شعبی و حکوومەتی عەبادی بۆ تاریخ لەسەریان تێپەڕ نابێ ئەو هەموو ئینتیهاکەی لە خانەقین ئەو پێشێلکاریانەی مافی مرۆڤ لە دووس ئەو هەموو ئاوارەکردنەی لە کەرکووک ئەنجامیان داوە ئەو ماڵوێرانیانەی بەسەر خەڵکی شنگال و دوای جنۆسایدی داعش بەسەر خەڵکیان داهێناوە بەڵامەوەی پارتیش کردیان بەرامبەر خەڵکی و ناوچەندش لە تاریخ ون دەبێت من ئەوەت پێڵم ئەوەی پێوەستە بە حکوومەتی بەغاوە ئێمە لە 10 ساڵی ڕابردوودا حزبەکانی ئێمە لە ناوچە کوردستانەکانی دەروی هەرێم سیاسەتێکی نیشتیمانیان پەیڕەو نەکرد بۆیە بە ئاسانی بەو جۆرەمان بەسەر هات یعنی ئەمە دیوێکی تری ناوخۆیە ئەوەی دیوە پێوەستە بە مەسەلەی بەغداوە من لەگەڵ ئەوەم کە ئێمە بە زمانێکی لاواز لەگەڵ بەغدا قسە نەکەین ڕاستە لە پرسی ڕیفراندۆم پرسێکی بەڕێز دەڵێ بە زمانێکی لاواز قسە نەکەین هیچ کارتێکمان ماوە کە بەرامبەر بەغداد ئافرین ئەمە پرسیارێکی جوانە ئێمە ئەبێ پێش ئەوەی لەگەڵ بەغدا بکەوینە گفتوگۆ لەگەڵ خەڵکەکەی خۆمان بکەوینە گفتوگۆ پێش ئەوەی لەگەڵ بەغدا ڕێککەوین بین حزبەکان لە ناو خۆیانە ڕێکەون بۆ گۆڕانکاری بین ئاعترافکەین بە هەڵەو کەم و کوڕەکان کێ مەسئولە لەم بارودۆخە هەموو ئەوانەی مەسئولی پلەیەکەن بە ئاعترافاتی خۆیان پاشەکشە بکەن بۆنەوەیەکی تازە بۆ ڕەوتی تازە یان خۆیان بدەنە دەست قەدەری انتخابات یانەوە تا خۆیان ئەعلانی شکستەکە بکەن لەبەر ئەوە هەرێمی کوردستان پێویستی بە گۆڕینی مۆدێلی حزبیە پێویستی بە گۆڕینی مۆدێلی بەڕێوەبردنە و لەم گۆڕینەدا ئێمە قۆناغێکی تازە لە پەیوەندی لەگەڵ بەغدا دەست پێ بکەین لەسەر بنەمایەک کە ئەوانەی کە دەچن بۆ بەغدا سازش نەکەن لەسەر مەبادئی گشتی زۆر باشە بەکەین ئێستا بۆ منە حکوومەت ئەمڕۆ کۆبوونەوە ئەنجومەنی وەزیران بووە برای داوافدێک سەدانی لایەنە سیاسەکانی کوردستان بکەوە باز لەوەکە برایان داوافدێکی سەدانی بەغداد بکات بەبوو چوونی ئێوە ئێستا کام جۆرە وەفدە دەتوانێت وتوێژێکی سەرکەوت و لەگەڵ بەغداد بکات چ جۆرە وەفدێک پێکاتەکەی خۆی لە ڕاستیە ئەبێ ئەگەر حکوومەت ئەیکا دەبێت ڕاوەژ بکا بە هەموو لایەنەکە هەموو لایەنانە کە ئێستا حزوریان هەیە لە حکوومەت و ئەوانەشی حزوریان نیە لە حکوومەت و لەسەر ئەساسی نەخشە ڕێگایەکی بڕوا پێکراو کە پەرلەمانی کوردستان تەصدیقی بکە و من پێشم وایە ئەو مەبدەئە زیندوو بکەینەوە کە وەفدی دانوستانکار لەگەڵ بەغدا بە پرۆژێ قانون بکرێ قانونێک دەرکەین لە پەرلەمانی کوردستان قانونی شێوازی گفتوگۆ و دانوستان بۆ پرسەکانی دەستور لەگەڵ بەغدا چونکە زۆرترین پێشەلکاری دەستوری
حکوومەتی عبادی دژی خەڵکی کوردستانی کردووە بە تایبەتی لە مەسلەی ئەقرارکردنی بودجێ ئێستا لە پرۆژە بودجێ ئێستا بە بەراورد بە ساڵی 2023 تاوەکو 2017 هیچ بودجەیەک لە بودجێ عێراق وەکو بودجێ 2018 مەترسیدار نییە بڵێ بۆ چونکە لە بنەمایە لادانێکی سەریحی لەسەر دەستور کردووە کە دەستور هەرێمی کوردستان وەکو قوارەیەکی سیاسی هەرێمێکی فیدرال ناساندووە بەڵام ئەوان وەکو پارێزگا مامەڵە لەگەڵ هەرێمی کوردستانەکەن و دیوانی چاودێری دارایی کوردستان کە استقلالێتی خۆی هەیە بۆ چاودێری پرۆسەی ڕقابەی کوردستان وەکو پارێزگا تەعاملی لەگەڵاکەن ئەسڵەن ئاماژە بە دەوری تەشریعی و ڕقابی پەرلەمانی کوردستان نادەن کە هەموو ئەمانە پاشەشەیەکی گەورەیە و کاک حەکیم ڕاستیشت پێ بڵێم هەوڵێکی ئەقلیمی هەیە کە هەرێمی کوردستان بکرێتە دوو ئیدارە بەڵێ لە ناوخۆشدا و هەوڵە نییە لە ناوخۆدا ئەبێ هەمومان دژی بین بەس هەیە ئەم هەوڵە ناخۆش بۆ دابشکردن تێڕوانین هەیە ئەی بەعاملی نییە تێڕوانین هەیە بەڵام لە ڕاستیە ئەبێ هەمومان کار بکەین دژی دوو ئیدارەی بین دژی دوو هەرێمی بین دژی دابڕینی هەرێمی کوردستان بین دوای چی دایە بڕن دوای ئەو لە 150 حەجری شەعبی داگیری کردەوە هاتینەوە سەر ساڵی 1991 ئێمە نابێ ئەمە قبوڵکەین هەرێمی کوردستان خەوارەیەکی سیاسی نیشتیمانیە لەسەر ئەساسی محافظات لەگەڵ بەغدا نابێت مامەڵە بکرێ ئەبێ لەسەر ئەساسی پەرلەمان و حکوومەت تەعامل لەگەڵ بەغدادا بکرێ بۆیە نابێ دابەشمان بکەن ئەم دابەشبوونێکی زیاترە بەسەر بەرەی ئێران و بەرەی تورکیاش بێت نەچێت هەموو ئەمانە مەترسی گەورە بە دوای بۆ خەڵکی کوردستان دروستەکەن ئێمە دەبێت لەم مەسەلەدا وەکولایەنە سیاسیەکان ورد بین لەسەر ئەم بابەتە کە بەو هەڵەیە نەچین بەڵە زۆر باشە ئێستاوی کە بەلای خەڵکی کوردستان و گرینگە مەسەلەی موچێ پێتان وایە باشین چارەسەر بۆ دۆخەچیەکە ئێستا مەسەلەن خەڵکی کوردستان نیموچەی بەشێک لە کەمترین وەزارە دابشکە نیموچەی مانگی 8 دابش کراوە باشین چارەسەر چی ئێستا چی بکرێت باشترین چارەسەر ئەوەیە ئەو داهاتەی لە کوردستان هەیە مانگانە دەست ئەکەوێ بخرێتە بەردەست پەرلەمانی کوردستان بەشی موچە دەکات ئێستاوی کە بە بچوونیەوە کاک حەکیم من باسی ئەوم کرد پەرلەمانێکی ئەکتیڤ نابێ بەبێ موناقەشەی پرۆژەی بودجە ئێستا چەند داهات چەند هەرێمی کوردستان بۆ نمونە بەغدا داوای 250,000 بەرمیل ڕۆژانە نەوتی لێەکە ئەگەر تا ئێستا هەرێمی کوردستان خۆی بەسەر بەخۆی دەیفرۆشێ ئەبێ لە مانگێکە دوو مانگا بە قائیمە بخاتە بەردەست پەرلەمانی کوردستان بڵێ ئەوە فرۆشەکەمە ئەوە داهاتەکەمە وەکو چۆن بەغدا وەزارەتی دارایی بەغا ئاماری فرۆشی نەوت لەگەڵ سۆمۆ پێشکەشی ئەەکەن سۆمۆ ئەڵێ لە مانگێکە لە ڕۆژەکە ئەوەندە بەرمیل لە مانگێکە ئەوەندە بەرمیل لە ڕۆژەکە ئەوەندە داهاتەکەی لە مانگەکە ئەکاتە داهات بە دۆلارێکەوە بۆ دینارێک کەم و زیاد بڵاوێکاتەوە بۆ پەرلەمان نا بۆ هەموو هاوڵاتیان بۆ هەموو ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی بۆ ڕایگشتی جیهانی ئێمە نەمانوت حکوومەتی هەرێمی کوردستان وەرن بۆ تاک بەتاکی خەڵکی کەشفکەن بۆ کۆمەلگای نێودەوڵەتی کرد وەرن لە جەلسەیەکی داخراوە بۆ پەرلەمانی کوردستانی کەشفکەن نیان کرد ئەم حکوومەتە حکوومەتێکی ناشەفافە ئەم حکوومەتە ئەسڵەن هی ئەوە نییە یەک ڕۆژی تر متمانەی پێ بدێتێ 24 سعات متمانەی پێ بدرێتێ بەردەوام بێت تەنها ئەگەر لەسەر کەیسی نەوت و ناشەفافیت لە دۆسیی نەوتا بێت کە بارگرانێکی گەورەی بۆ هەرێمی کوردستان ئەو خیتابە شۆڤێنیە ناشرینی عەبادی و حکوومەتی عەبادی بەسەر ئێمە زاڵ کرد کە کۆمەلگای نێودەوڵەتی ئێستا پشتیوانی عەبادی و حکوومەتی عەبادی و حەجی شەعبی بکە دژی خەڵکی قوربانی دەری گەرمیان و کەرکووک و شەنگال دژی خەڵکی جینۆساید کراوی دووس و شەنگال و کەرکووک و مەخمود ئەمە لە تەرەنجامی سیاسەتێکی ناشەفافی حکومڕانی کوردستانە کە نایارەکانی دیموکراسی لە عێراق و لە کوردستاندا خیتابیان زاڵ بەڵە زۆر باشە بەس پێشتر بەشی لە پەرلەمانتاران باز دۆ کە پارێکی زۆر براوەتە دەرەوە سکاتیەوە نیە لەم دۆخەدا بۆ خەڵک بهێنرێتەوە ئەوە بەغدا بەدواداچوونەکە بەغدا وەکو دەوڵەت ئیش لەسەر ئەو مەلەفاناکە و من ڕەم وایە ئەم بابەتە حەقیقەتی هەیە زۆر براوەتە دەرەوە بۆ چون حەقیقەتی هەیە پێچێت چەند خۆیش لە بەردەستی ئێمە نییە بەڵام ئەم بابەتە حەقیقەتی هەیە لە ئایندەی نزیکا سەرەداوەکانی ڕاستەقینەی ئەم مەلەفە دەرەکەوێت بەڵێ زۆر بە کورتی بەڕێزت باسی حکوومەتت کرد وتت ئەگەر چاکسازی نەکات ناتوانێت بەردەوام بێت
تا هەڵبژارنی داهات و بۆنمە تا ئەوەی کە بەرەزوو تا ڕووداوەکان زۆر خێران لەسەر ئاستی عێراق و ناوچەکە ئەگەر بەپەلە ئێمە هەوڵ نەدەین کە تەماسوکێکی زیاتر لەگەڵ خەڵک دروستکەین لە ڕاستیە هەرێمی کوردستان بەرگەی ئەو فشارەی عێراق و تورکیا و ئێران و ڕووداوەکانی مانتیقەکە ناگرێ و ئەبێ کارێک بکەین هەرێمی کوردستان لەو شەڕە حەقیقی کە لە ناوچەکە ئەکرێتەوە هەوڵدێن هەرێمی کوردستان بە دوور بێ لەم بابەتە لەم شەڕە و هیوادارین پارێزگاکانی کوردستان و کەرکووک هاوشێوەی مووسڵ و هاوشێوەی ئەنبار و هاوشێوەی تکریت و هاوشێوەی حەلەب شەڕی ماڵوێرانکە ڕوویان تێنەکە ئەگەر ئێمە بەڕاستی چاکسازیەکی فعلی لە هەرێمی کوردستان دەست پێ نەکەین گۆڕانکاری سیاسی گۆڕانکاری دەموچاوە بێزراوەکان لە کوردستاندا دەست پێ نەکا بە حەقیقی لە ڕاستیا دوور نییە ئەو شەڕە بەرەوکی کوردستان بکرێت. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز سالار محەممەد ناوی پەرلەمانی کوردستان کە لەم بەرنامەی لەگەڵ ماوە. سپاس بۆ میرە نانی بڕێز سپاس بە هاوکارانم تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ.